لە یاری کۆتایی جامی سوپەری کوردستان لە شاری هەولێر و لەسەر یاریگەیانی هەندرێن یانەی شێروانی سەوز پۆش و سیروانی نوێی پرتەقاڵی پۆش بەیەکگەیشتن. لە نیوە یەکەم یاریەکە لە سەرەتاوە سیروانی نوێی هەوڵەکانی بۆ گۆڵ تۆمارکردن دەست پێ کرد، بەڵام هیچ لێدانێکی ئاراستەی چوارچێوەی گۆڵی نەگرت. لە ناوەڕاستی نیوە یەکەمەوە شێروانە بەخۆی کەوتەوە و با چەندین لێدان مەترسی خستە سەر گۆڵی سیروانی نوێ، خەریک بوو ئەنجامەکە بگۆڕێت، بەڵام نیوە یەکەم بە ئەنجامێکی سپی و بەبێ تۆمارکردنی گۆڵ بە کۆتا هات. لە نیوەی دووەم یاریەکە لەگەڵ ئەوەی شێروانە کۆنتڕۆڵی تۆپی زیاتر گرتە دەست، بەڵام هیچ دەرفەتێکی ڕاستەقینەی نەبوو بۆ گۆڵ تۆمارکردن. لە بەرامبەردا سیروانی نوێ هێرشەکانی تەواو مەترسیدار بوون، با تایبەت لە دوو لێدان ستون شێروانەی لە دۆڕان ڕزگار کرد، یاریەکە با بێ گۆڵ و بە یەکسانی بە کۆتا هات. لێدانە یەکلاکەرەوەکان بوونە شوێنی دیاریکردنی پاڵەوان، لە کۆی 5 لێدان بۆ هەر لایەکیان شێروانە بە ئەنجامی 5-4 سەرکەوتنی تۆمار کرد و بووە پاڵەوانی یەکەم وەشانی جامی سوپەری کوردستان. بەڕاستی ئەمە یەکەم جارە لە مێژووی یانەی وەری شێروانە کاسی سۆپەر بەدەست بێنێت. دەستخۆشی لە یاریزانان هەموویانەکەم بەڕاستی ئاسێکی باشیان پێشکەش کرد. سەرڕای ئەوەی ئەمە تیپەکەمان لە ڕووی ئامادەبوونەوە ئامادە نەبوو، لەبەرەوەی چەند پێکانێکمان هەبوو تاوەکو ئێستا نەگەڕانەتەوە، کۆمەڵە یاریزانی گەنجمان سەرخستووە. جێگەی دڵخۆشیە ئیشاڵڵا بێتە هۆی هاندەرێک بۆ ئەوەی بتوانین لە خولی نایاوی سقەیەکی باش بەو گەنجانە ببەخشێت. وەڵایە نازەوە لەبەر دەستمان نابوو، بەس مالەسەف ئەوە دوو یاریەمە زۆر خراپ یاریەکەین. خۆشان نەزانن چەند فرسەیەکمان لە دەستدا. ئیشتەڵا لە خولەکانی داهاتوە خولی کوردستان بتوانین تاویزی ئەم یاریانە بینەوە. بەڕاستیەمان توانی یەکەمەکە بەدەست بێنین، بەس چەند فرسێکی محققمان لە دەستدا، خاستان لە ئافتایمی دووەمدا. جامی سوپەری کوردستان بۆ یەکەم جارە لە مێژوودا ئەنجام دەدرێت لە نێوان هەر چواریانەکەی ڕیزبەندی پێشەوەی وەرزی ڕابردووی خولی نایابی کوردستان. دوای ئەنجامدانی سێ یاری پاڵەوان و خاوەنی پلەی دووەم دیاریکران و خەڵاتیان پێبەخشرا. حوسێن محەممەد کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.